پانزەی دوو ڕۆژی هەڵاتنی خۆری ڕەخنەی ئەدەبی کوردیە کە دیدارێکە بە سەرپەرشتی مامۆستای بەڕێز خۆشەویست نەسرەوت کۆڵنەدەر مامۆستا شاخەوان سدیق ئامادە دەکرێت و بەڕێوە دەچێت بۆ دیداری ئەدەبی یەکێ لە منەوەرە کوردەکانی سەدەی ڕابردوو کە لە بیستەکانە هاوشانی عارف سایب و مامۆستا گۆران شێخ نووری شێخ ساڵح کە بەردی بناغەی ڕەخنەی ئەدەبی کوردی پاک و بێگەردیدانا ئەمڕۆ دوای 100 ساڵ دامەزراوەی کەریمی عالەکە بە سەرپەرشتی دڵسۆزانی و ئەمەکدارانی کە مامۆستا شاخەوان سەرچۆپی ئەم قافڵەیە دەگرێت ئەو دیدارە ڕۆژی 15 مانگ بەڕێوە دەچێت. هیوادارم ئەو ڕۆژە بێ کە خۆشەویستان و ئەدەبدۆستان و قەڵەمویستان دیدارەکە لە خۆ بگرن بە عەشق و گوڕ و تیمێکی لە خۆبردوویەوە بەڕێ بکەن و سوپاسی بۆ مامۆستامان مامۆستا شاخەوان سدیق کە ئەرک و ماندووبوون و نەسرەوت و شەونخونی لەگەڵ ئەم دیدارە کێشێ. سوپاس بۆ ستاف و بەڕێوەبەرانی دامەزراوەی کەریمی عالەکە کە ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگرن. سوپاس بۆ ئەدیب و قەڵەم خۆشەویستان کە هەموویان خەرمانی ڕەخنەی ئەدەبی کوردی و ئەدەبی کوردی بەرزە ئەنەخشێنن لە ئاسمان و ساماڵی سلێمانی و کوردستانی خۆشەویست. زۆر سپاسی جارێکی تر بۆ مامۆستای بەڕێزان. دیارە ئەمڕۆ کتێبی توێژینەوە بەشداربووەکانی دیداری ڕەخنەی ئەدەبیمان گەڕاندەوە بۆ دامەزراوەی کەریمی عالەکە. ئەم کتێبە پێگاتووە لە کۆی ئەو توێژینەوانەی کە لە دیداری ڕەخنەی ئەدەبیات پێشکەشەکرێن بە ناوی شێخ نووری شێخ ساڵح هەروەک کاک دکتۆریش فەرمووی. ڕۆژی 15ی دوو لە هۆتێل و ڕێستۆرانتی داوا چاوەڕوانی میوانە بەڕێزەکانی ئەدیبان و خۆشەویستان دیارە لە ماوەی ڕابردووە زۆر ئیش لەسەر بواری ئەدەب و هونەر و ئەوانە کراوە. ئەوەی کە کەمترینیشی لەسەر کرا بواری ڕەخنەیە کە ئێمەوە کورد زۆر پێویستمان بۆی قسە لەسەر بواری ڕەخنە بکەین. ئێمە هەوڵەدەین ئەو ڕۆژە بە ناوی شێخ نووری شێخ ساڵح کە پێشڕە و بناغەدانەری ڕەخنەی ئەدەبی کوردی بووە ئەو دیدارە بەڕێوەبەری. سوپاس بۆ کاک دکتۆر کە هەمیشە پشتیوانمانە بۆ بەڕێوەچوونی ئەم کارانە و بە ناوی دامەزراوەی کەریمی عالەکەوە لە ئێستاوە هەموو دۆستان و خۆشەویستان میوانی ئێمە زۆر بەخێر بێن و چاوەڕێکانی.